چوارچێوەی ئەو دەعمانەی کە بۆ ئەو شوێنانە دەکرێتن لە GICC و هەروەها لەگەڵ چەند ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی و چالاکوانان بۆ ئەوەی مزگەوتەکان بە پاکوخاوێنی ڕابگیرێتن بەشێک لە پێداویستیەکان دابین کرایە کە پێشکەش بە ئەوقافی هەولێر دەکرێتن بەسەر مزگەوتەکاندا بەش دەکرێتن. هیوادارین مسلمانان لە چوارچێوەی بەشداریکردنیان لە طقوسەکانی ئاینی و لە ئەنجامدانی فەرزەکان و لە ئەنجامدانی سونەتەکان هاوکاری ئێمەش بن لە حکوومەت بە ڕەچاوکردنی ڕێنمایە تەندروستیەکان و بەو خۆپارێزیەی کە ببێتە بەشێک لەوەی کە ژیانی هاوڵاتیان پارێزراو بیت. بڕی زیاتر لە 4000 مادەی پاکەرەوە، وەروەها 4000 لە ماسک، وهروەها 200,000 بەرماڵ، وەروەها تیپیش دابین کراوە بۆ ئەوەی ڕەچاوی دووری نێوان نوێشخوێنان مەترێک تاوەکو 2 مەتر بەپێی ڕەچاوکردنی ڕێکارەکانی خۆپارێزی بیتن. ئەمە قۆناغی یەکەمی و هاوکاریانەیە کە پێشکەش بە بەڕێزان لە ئەوقافی پارێزگای هەولێر کە زیاتر لە 400 مزگەوتە لە قۆناغەکانی تریش هەوڵ دەدەین زۆرترین بڕی پێویستی دابین بکرێتن.